دوورگەی بەناوبانگی بالی لە ئیندۆنوسیا دەرفەتی ئەوە دەداتە سەردانیکەران کە بە بەهاترین قاوە لە جیهاندا تاقی بکەنەوە کە بە قاوەی لواگ ناسراوە. قاوەی لواگ بەوە جیا دەکرێتەوە دوای ئەوەی دەنکەکانی لە گەدەی پشیلەی سیڤیت دەترشێندرێت دروست دەکرێت. قاوەی لواگ لە ئیندۆنوسیا بە بەراورد بە جۆرەکانی دیگەی قاوە بە ڕێژەیەکی کەمتر کافاینی تێدایە و بۆ بەرهەمهێنانیشی پێویستە بە زۆر دەنکی قاوەی ئارابیکا یان ڕۆبوستایان بە پشیلەی سیڤیت بدرێت و دەنکی قاوەکە دوای ئەوەی لە ڕێگەی پاشەڕۆوە لە سکی ئەو جۆرە پشیلەیەوە دەردەچێت دەبرژێندرێت و هەر کیلۆیەک لەو جۆرە قاوەیە بە $1000 دەفرۆشرێت. نیکە توت بودیانی کە خاوەن کێڵگەیەکی قاوەیە لە ناوچەی ئوبوت باس لەوە دەکات ئەم قاوە نامۆیە دوای پرۆسەیەکی دوور و درێژ کە نزیکەی هەفتەیەک دەخایەنێت ئامادە دەکرێت. ڕوونی کردەوە نهێنی بەدەستهێنانی قاوەیەکی باش بەندە بەوەی کە ئایا کەشوهەوا باراناویە یان نا. بودیانی ئاماژەی بەوەدا کە بۆنی قاوەکە لە کەشێکی ساماڵدا باشتر بڵاو دەبێتەوە و ئەگەر کەشوهەوا ڕێگە نەدات لە ژوورەوە وشک دەکرێتەوە و بەمەش تامی قاوەکە جیاواز دەبێت. ئەو جووتیارە سەرنجی بۆ ئەوە ڕاکێشا کە لواگ قاوەیەکی تایبەتە و پشیلەی سیڤیت شەوانە دوای ئەوەی دەنکەکانی قاوە دەخوات کە لە درەختەکانەوە کۆ دەکرێتەوە تا بەیانی لە گەدەیدا دەهێڵرێتەوە. هەروەها باسی لە پرۆسەی جیاکردنەوەی دەنکەکانی قاوەکە لە پاشەڕۆی پشیلەی سیڤیت کرد و وتی دەنکەکانی قاوەکە بە ئاوی گەرم دەشۆردرێت دواتر بۆ ماوەیەک دەکڵێنرێت و دواتر لەبەر خۆردا وشک دەکرێتەوە و توێکڵەکەی لێ دەکرێتەوە. جووتیارەکە ئاماژەی بەوەش کردووە شێوازی برژاندنی قاوەی لواگ بە پێی خواستی کڕیارەکان دەگۆڕێت و وردکردنی 2 کیلۆ قاوە نزیکەی 1 کاتژمێر کاتی پێویستە. نرخی هەر کوپێک قاوەی لواگ نزیکەی $3.5 و بە گرانترین جۆری قاوە دادەنرێت کە زۆرێک لە گەشتیارانی بیانی گرنگی بە خواردنەوەی دەدەن و ئەوانەی بۆ یەکەم جار قاوەکە تاقی دەکەنەوە زۆر بەدڵیان دەبێت.